چی ئێمە لە ژیانماندا دڵەکانمان خۆش نییە، بەختەوەر نییە، پێدەکەنین دڵخۆش نین، شەو لە خەفەتا خەومان پێ ناکەوێت. هۆکار چییە؟ هۆکارەوەی نانمان نییە، بەخوا هەر کەسێکمان کە چەندێ فەقیر بین دەیەها قاتی باو باپیری خۆمانمان هەیە. مەسەلەکە ئەوە نییە. بۆچی ئێمە دڵخۆش نین؟ بۆچی ئێمە بەردەوام لە خەم و پەژارە و کێشە و دڵتەنگیان؟ لەبەر ئەوەی ئێمە دینی خوا تەطبیق ناکەین. هەر کاتێک دینی خوا لە بەرژەوەندی و مەسلحەتی تۆدا نەبوو ئامادە نییە جێبەجێکی. خوای گەورە باسی منافقەکان دەکا. منافق خوا بمان پارێزێ. ئەفەرمێ کاتێک بانگ ئەکرێن بۆ لای خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی حکم لە نێوانیان بکە، هەندێکیان پشتەڵەکەن. إذا فريق منهم معرضون وإن يكن لهم الحق يأتوا إليه مذعنين. بەڵام کاتێک حەق لەگەڵ ئەوانە بوو، ئەوە دێن بۆ حەقەکەڵن، چونکە شەرع بەپێ شەرعیکەین، چونکە شەرع لەگەڵیانە پێشەوەی بڵێ بە شەرعیکەم پرسیارەکە. ئەگەر شەرع لەگەڵ ئەوانە بێ نایکەت. ئەوە کێشەی هەمومانە، زۆربەی ئێمەیە. کاتێک ئێمە و حاڵمان بێ وەکو منافقەکان شەرع لەگەڵمانە بێ و لە بەرژەوەندی و مەسلحەتی ئێمە بێ بەکاری بهێنین، ئەگەر شەرعش دژی ئێمە بوو پشتی تێ بکەین، بێگومان دڵخۆش نابین، بێگومان بەختەوەر نابین. لەبەر ئەوەی ئێمە ڕێگای خوامان گرتووە بە حساب، بەڵام بە شەرعی خوا ڕازی نین، بە قورئان و حەدیث ڕازی نین کە لە نێوانەما حکم بکات، کە بڕیار لەسەرمان بدات. یعنی خەڵکی وە هەبووە کێشەیەکی هەبووە، کێشەکە شەرع لەگەڵەودا بوو، کەسەکەش دەناسم شەرع لەگەڵیا بوو، وتی بە شەرعی خوا ڕازی. والله چەند مانگێکی خایان دووبارە کێشەی تری توش بووە لەکە کە سوکارەکەیە، ئەمجا شەرع دژی ئەو، وتی وەڵا بە شەرعی خوا نایکەم. فەنا بەخوای گەورە لەبەر ئەوە لەگەڵیان نەبوو. ئەزانی ئەم قسەیە دەبێتە هۆی ئەوەی کە کردەوەکانت بەتاڵ بێتەوە. ذلك بأنهم كرهوا ما أنزل الله فأحبط أعمالهم. خوای گەورە دەفەرمێ ئەوانەی کە ڕازی نابن بە شەرعی خوا، پێیان ناخۆش و قبوڵی ناکەن، بە شەرعی خوا ڕازی نین، وا دەڵێ خوای گەورە کردەوە چاکانیان بەتاڵ دەکات. کەسێک کردەوەی چاکەی بەتاڵ بێتەوە، کەسێک سیفەتی منافقی تیا بێ، بەخوا خوا دڵخۆشی ناکات. بۆیە ئێمە هەتا نەگەڕێن و بەلای خوا ئەو دینی خوا تەطبیق نەکەین، پێی ڕازی نەبین، دڵخۆش نابین. بەخوای گەورە تەطبیقی کەین لەسەر خێزان و کچ و ماڵ و مناڵ و ژیان و معاملە و کەسابەت و هەموو شتێکمان، ئەو کاتر ئێمە دڵخۆش دەبین.